سلام فەرموو. علیکم مامۆستای بەڕێز باشی سەلام سەرچاو. زۆر سپاس ئوستازی بەڕێز ببوورە لە کاتیشە دەگرم وڵای من یەک پرسیارم هەبوو دیارە گرفتی من لەوەدایە کە ڕاستی بە بێنووسین هیچم بۆ لەبەر ناکرێ جا مشکلی من لەگەڵ ئەوە ئێستا شتانێ و شەو کە بە ئێمەدا ڕاستی نیوەم پێ لەبەر نەدەگرا بەس بینوسم لە ماوەی چەند خولەکێک دەتوانم لەبەری بکەم هەنی بە کوردی لەبەرکردنی من بە نووسینە و لە مامۆستاتیژە هەر گرفتی ئەوم هەیە ڕاستی من بخۆم نزیکی 14 ساڵە مامۆستام شتەکان ناتوانم بۆ خۆی بڵێمەوە یعنی مێشکی من حیسابات لەگەڵ ریاضیات 100% بەس مشکلم لەگەڵ دەرخیات هەیە. بەڵێ تۆ تا ئێستاکە چۆن بوویت ئەوە کێشە نیە ڕابردووی خۆتەوە بڵێ قبول بەڵام بۆ لەمە دووە لە خۆتی قبول مەکە یعنی ئێستاکە بۆ نمونە ڕاهێنانێک هەیە بۆ لەبەرکردنی چەند وشەیەک ئەم ڕاهێنانە ئەزانی ئەگەر بینووسی بیت دەمێنێ مەینووسا چونکە تۆ توانایەک هەیە لە تۆ ئەو توانایان دەرەجەکەی کەمە تەمرینی لەسەرکە یعنی تۆ تەمرین کە لەسەر ئەو شتێک کە ئێستاکە بۆ تۆ ناگونجێ و نابێ و پرسە اینجا تۆ فەرقەکەی اینجا تۆ ئەچتە پێشەوە ئەجینا تۆ لەو شتا باشی هەر لەو شتا خەریکبی ئەمە باش نییە بۆ نمونە تۆ ئایا لە مناڵەکەی خۆتی قبوڵەکەی لە بیرکاریە باش بێ هەر خەریکی بیرکاری بێ لە عەربی بکەوێ بڵێ وەڵام من کە عەربی بە کەڵک نایە هەرگیز دەسی بۆ نەبا قبوڵی ناکەین لە کەسی تر ئەی بۆ لە خۆمانی قبوڵکەین من لە شتێکا باش نیم با بچم لەو شتا باش بم من خۆم زۆر ئیسفادەم لەمە کردووە مامۆستا یعنی بۆ نمونە من زەمانێ مناڵ بووم بە بەسیترین جوڵە نەخۆشەکەوت خۆمم نا بە یاری کیکبۆکسین و کۆنفۆ و کاراتی ئۆمانەوە باشە لەو مناڵی کە ئەها بە کوردیڵەن سەرمەقولات یەک سەرمەقولاتم نەخۆشەکەوتم بووم بەو کەسی کە جاری وا هەبوو ئەڕۆشتمەوە ماڵۆ سەیریسکی خۆممە کرد ئەوەندە داروشتیان لێیا بوو هەمووی ئەول تەعزیب درابووم ڕەش بووبووەوە نە هەستم بە ئازار کردبوو نە هیچ لە کاتی خۆگۆڕی نەهەستم پێکردبوو ئەمە من بنیەی جیسمم هەر کە لەدایک بووم زەعیف بووە بەڵام خۆ قبوڵم نییە وابێت وانە بۆ نمونە من بە درێژایی خوێندنی مەکتەب لە ئینگلیزی خراپ ڕاستەمی جواب ڕۆژێک ئەمەم قبول نەکرد دەستم کرد بە فێربوونی ئینگلیزی ئێستاکە بە بۆنی منە سەدان نەفەر فێری ئینگلیزی بوون بۆ نمونە من ئەدەبی بووم تا ئەو ڕۆژەی بووم بە مامۆستا و چەند ساڵێکیش دەرسم وتوێتەوە حەزم بە بیرکاری ناکرد بەڵام ڕۆژێک بڕیارمان من ئەبێ خۆم نزیکەمەوە لە بیرکاری تەسەورەکەی مامۆستای جان مامۆستای بیرکاریەکە وتی من نایڵێمەوە منهەج گۆڕاوە زەمانێ منهەج گۆڕا من منهەجی دووسێم یەک و دووم تەوەستەم ئەوتەوە لە کاتێکا کە من اختصاصم بیرکارینە و مێشکیشم لە مناڵی و مەوا مەزانی مێشکی من بەکەڵکی بیرکاری نایە ئێستش لەوە چێ وا بزانم لە بیرکاریە باش نیم بەڵام کاتێک کە چوون ویستم بیرکاری فێربم زۆر ئیسفادەم کرد چکە دوایی لە بزنس لە زانکۆش و لە ماستەرەکەش لە وارشۆ من چەندین دەرسم خوێندۆ پەیوەندی بە بیرکاریەوە هەبوو یعنی ئەوەندە ئیسفادەم کردبوو کە حەزم لێ بوو تەسەور کە شەوێکیان کتێبێکی بیرکاریم داونلۆد کردبوو لە کاتی خوێندنەوە بیرم کەوتەوە ئەمە ئەو بیرکاریە من ڕقم لێ بوو جا وەرە ئێستاکە وەرە تەوەقعەکە من کە ئەدەبی بووم ئێستا کتێبێکی بیرکاریم دابەزانە و مطالعە یەکەم سەعات دەوری یەکیشەوە کەواتە هیچ شتێک مەکە بەوەی کە بڵی من لەما باش نیم نایکەم نە لەوەی کە باش نیت خۆتی بۆ زیاتر بەرە پێشەوە اینجا ئەیتت گۆڕانکاریی گەورە ڕوئەیە بەڕاستی بەڕێزان لە چیە باش نیت بڕۆ خەریکی ئەو شتە بە مێشکت بەقوترەوێت بۆ نمونە تۆ کەسێکی یاری تێنس نازان هەفتەیە یاری تێنسکە مێشکت لەناو فەرقەکە بەڕێزان بۆ نمونە تۆ بنیەی جیسمت زەعیفە بڕۆ کاراتی بکە تۆ بە نووسینەوە نەبێ شتێ پێ لەبەر ناکرێت بڕۆ بڕیار بە بەس بە تەماشاکردن بڕۆ بڕیار بە سەوتێک بێنە دووبارەی کەرەوە تا لەبەریەک قەیچێکە بەس با بە سەدەم جار لەبەرێکی جارێکی تر بەنەوە نۆ لەبەرێک جاریشکە بەنەوە هەشت لەبەرێکی تاوای لێ بە دوو جار بیستنش لەبەرێکی کەواتە لە چیا باشنیت خەریکی ئەوە بە زۆر چتە پێشەوە بەڵام ئەم ئامۆژگاری من حەدم نییە ئامۆژگاریتان بکەم ئەم ڕێنمایی من لێرە وریابن لێتان تێک نەچێت لەگەڵ مۆزوعێکی تر ئەویش ئەوەیە تۆ لە چیا باشی
هەوڵ بە لێویا وەکوڵە ئەسپی خۆ تاو بدە جیاوازیەک لە نێوان خۆت و خەڵکا بکە سبەی کەسایەتی و بزنس و ئیش و هەموو شتێکت ئەوە بکە بەسەر چاوی ئەوەی کە زۆر خاڵی قووەتە هەیە. ئێستا بۆ نمونە تۆ دەشت هەیە ئەڵێ من ئەگەرم دەشتە باش بم اینجا بزنسی خۆم دامەزرێنم. ئۆکەی، بەڵام تۆ لە چیا باشی؟ تۆ لە دروستکردنی پیتزا باشی، بەڵام ئینسانێکی شەرمنی ناتوانانی هەرگیز پیتزایە بفرۆشیت و پارەکەی وەربگری. باشە؟ کەواتە شاگرد دێبێنە ئەوی شەت بۆ بکە تۆ پیتزا دروستکە، نەفەرێکی کە بێنە با دیعایە بۆ بکە، نەفەرێکی کە بێنە با بۆ بفرۆشێ، بەڵام تۆ لەما کە پیتزایەکی باش دروستەکەی لە هەموو کەسێ باشتر سبەی ئەمە بێ بە براند. ئەوەی کە باشی بیکە بە بزنس، ئەوەی کە باش نیت بڕۆ بەدەمی بۆی خۆ باش بیت. ئەمە باشترین شتەکە ئەگەر بیگرینە بەر ئەتوانین گۆڕانکاری زۆر باشی تیا بکەین. زۆر بە کورتی چی باش نیت چی نایزانی بڕۆ بەدەمیەوە خۆت باشەوی، چی باشی ئەوە گرنگی پێ بە ئەتوانی ئەو بکەی بە پیشە ئەتوانی بیکی بە بزنس، چکە تۆ لە بزنس و پیشە بە تۆ باشترین، بەڵام لە پەرەپێدانی خۆتە ئەحتیاجی ئێستا یەکێک هاتۆ بۆ یادگە با بڵێن ئەو مامۆستا بەڕێزە مامۆستای بیرکاریە لە بیرکاریە لە هەمومان شارەزاتر ئەمڕۆ هاتۆ بۆ یادگە لەوە چێ لێرە باشتر نەبێت لە زۆر بەمان، بەڵام خۆ ئەو نابێت لێرە خۆی مقارنە بکا بە ئێمە، ئەبێت لە ژیانە بە شتێوە گشتیەکەی خۆی مقارنە بکە. لە بیرکاریە سەرکەوتووە لە پێش هەمومانەوەیە، بەڵام هاتووە لێرەش ئیسفادەی کردووە لەویش، بەڵام ئەی ئێمە ئەگەر نەچین لە بیرکاریەکی ئەو ئێمە دۆڕاوین ئەو بردوێتەوە. بۆیە بردنەوەمان ئەوەیە بچینە ناو کۆمەڵێک گروپی تر کە باش نین لە شتەکانە بە زۆر باشیش نەبین و لە دواشەوە بین نابێ خۆمان مقارنە بکەین و منافەسە بکەین بۆ، چکە تۆ جاری وایە لە شتێکی کە خەڵک ناتوانێت منافەسەی تۆ بکات.